زانی لە نەهامەتی و ناهەموارەکانی کۆمەڵگای ئەم ڕۆمانەوە و بارودۆخە ناهەموارەی کە بەسەر هەموومانە هاتووە مەینەتیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و نەهامەتیەکانی کە ئێمەش وەکو هەموو سەرجەم مرۆڤایەتی لە دنیادا پێوەی گیرۆ دەبووین بتوانین بۆ چەند ساتێک لە مەراسیمێکی ئاوادا بەم شێوەیە لە ڕێی توانا و زەردەخەنەی ئەم خانمانەی کە هەمویان پێکەوە ئامێری دەف ئەژەنین زەردەخەنەیەک بخەینە سەر ڕوخساری ئێوە بۆ چەند ساتێک لەو خەم و خەفەتە دوورتان بخەینەوە. ئامانجی ئیشەکەمان ئەوەیە کە ئەوە لای خەڵک ئاسایی بکەینەوە کە دەف ئالەتێک نییە کە بە تەنها بۆ پیاو بێ یاخود ئالەتێ نییە کە تایبەتمەند کرابێ بە پیاوە بەڵکو ئافرەتیش ئەتوانێت یاخود خانمەکانیش ئەتوانن دەف بژەنن و ئەمێ ئەوە بە خەڵک بڵێم کە ژەنینی دەف بە خۆت و هێز نییە بەڵکو بە لێزانینە و ئافرەتیش ئەتوانێت هەموو ئەو شتانە بکە کە بە دەف ئەکرێت. ئەوین ئەکرێت. سعيد فاتح.